وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپێک لە پێناو سەقامگیرکردنی بازاڕ و بەرزکردنەوەی نرخی نەوت جەخت لەسەر پابەندبوون بە ڕێکەوتنی ئۆپێک پڵەس دەکەنەوە و لە ماوەی ڕابردوشدا وە خۆیان باسی دەکەن بە کەمکردەوەی بەرهێنانی نەوت سوودیان لە بازاڕەکە بینیوە. بەڵام بە جوورەی دوایین راپۆرتی ماگانی ڕێکخراوەکە لە مانگی شوبات ئاستی بەرهێنانی نەوت عێراق لە ڕیزبەندی دووەم هاتووە لە نێو 13 وڵاتی ئەندام لە ئۆپێک ئاستی بەرهێنانی نەوتەکەی بەرز کردوتەوە. ئۆپێک لە راپۆرتەکەیدا ئاشکرای کردووە ئاستی بەرهێنانی نەوت لەلایەن ئەندامانی ئۆپێک لە مانگی ڕابردوودا بەزیوە بۆ 24 ملیۆن و 848 هزار بەرمیلی ڕۆژانە. ئەم ڕێژێش بەراورد بە مانگی کانونی دووەم 647 هزار بەرمیلی ڕۆژانە کەمی کردووە. ئۆپێک لە راپۆرتەکەی داوەشی خستۆتە ڕوو مانگی کانونی دووەم وڵاتانی ئەندام بە ئۆپێک زیاتر لە 25 ملیۆن و 496 هزار بەرمیل نەوتیان ڕۆژانە بەرەم هێناوە. هەروەها 9 وڵاتیش لە نێو وڵاتانی ئەندام لە ئۆپێک ئاسی بەرهێنانی نەوتیان بەرز کردوێتەوە. بە جۆرێک نیجیریا لە مانگی شوباتی ڕابردوو 162 هزار بەرمیل ڕۆژانەی زیاد کردووە و عێراقیش ئاستی بەرهێنانی ڕۆژانەی بۆ 59 هزار بەرمیل نەوت ڕۆژانە زیاد کردووە. بەرهەمەکەشی گەیاندۆتە 3 ملیۆن و 898 هزار بەرمیلی ڕۆژانە. ئۆپێک لە راپۆرتەکەیدا ئاشکرای کردووە ئێران ئاستی بەرهێنانی نەوتی ڕۆژانەی 35 هزار بەرمیل بەرز کردوێتەوە. هەروەها ڤەنزوێلا و لیبیاش 33 هزار بەرمیل ڕۆژانەیان زیاد کردووە. دوایی کوێت 8 هزار بەرمیل و جەزائیر و گابون 7 هزار بەرمیل و هەروەها کۆنگۆ بە بڕی 3 هزار بەرمیل ڕۆژانە بەرهێنانی نەوتیان زیاد کردووە. لە بەرامبەریشدا 4 وڵاتیان دام لە ڕێکخراوی ئۆپێک ئاستی بەرهێنانی نەوتیان دابەزاندووە. بە جۆرێک هەرێک لە سعودیا 930 هزار بەرمیلی ڕۆژانە و ئەنگۆلا 50 هزار بەرمیل و کینیا 13 هزار بەرمیل و هەروەها ئیماراتیش 1000 بەرمیل نەوتی ڕۆژانەیان دابەزاندووە.